یاریەکانی خولی نایەبی کوردستان هەفتەی شەشەم کۆتایی هاتوو یانەی نەورۆز لەگەڵ هەولێری میوانی لە بەهەدەردانی خاڵەکانیان بەردەوامن و بە گۆڵێکیش هەردوویانە یەکسان دەبن. یاریەکە بەگشتی ئاسێکی بەهێزی بەخۆیەوە بینی و یاریزانانی هەردوویانەش بە هێرشکردن دەستیان بە یاری کردو. لە خولەکی 15 جێمی یەکەمدا بێرون حامید گۆڵی یەکەمی بۆ یانەی نەورۆز تۆمار کرد. پێشتەوابوونی ئەم جێمە بە 2 خولەک و بە دیاریکراوی لە خولەکی 43دا هیدایەت لەتیف گۆڵی بەرامبەر یاریەکەی بەهۆی هەڵەی گۆڵچی یانی نەورۆزەوە تۆمار کردەوە. گێمی دووەم هەردوویانە بە بەهێزی دەرکەوتنەوە و چەندین هێرشی مەترسیداریشان کردە سەر گۆڵی یەکتری، بەڵام پەلەکردن و ستونی گۆڵی یانەی نەورۆز ڕێگر بوو لە گۆڵی بردنەوەی هەردوویانە و دوای 3 خولەک کاتی زیاد کرا و ناو بژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و یاریەکەش بە گۆڵێک و بە خاڵێک بۆ هەردوویانە کۆتایی هات. سەبارەت بە یاری ئەمڕۆمان بەڕاستی لەگەڵ یانەی هەولێرە یانی هەولێر تیبیشی بە ئەزمون تیبیشی چاکە. ئێمە لە یاریگای خۆمان و پێویستمان بۆ 3 خاڵە بوو کەوا بیبینەوە، بەڵام ئەو لەگەڵ ئەوەی کە تەکتیکی یاریەکە وا بوو کەوا ئەو پلانی کە داماننا ئێمە زیاتر و جومی یاریمان کرد بۆی کەوا بتوانین گۆڵ بکەین لە پێشە و حتمما گۆڵیشمان کرد لە پێشە، بەڵام بە غەڵەتێکی فەردی ئێمە گۆڵێکمان لێکراوەتەوە. لە ڕاستیە یاری ئەمڕۆمان جیاواز بوو لە یاریەکانی تر، دەتوانم بڵێم ئەمڕۆ نەفەسی بردنەوەی زیاتر بوو لە یاریەکانی تر، چونکە یاریەکانی تر ڕۆحێت نەبوو لە فرقە، بەڵام سواز بۆ خۆتەوە بڵێم نەفەسی یاری نەفەسی بردنەوە هەبوو لە فرقەوە شتێکی دڵخۆشکەر بوو بە ئێمە. توان بڵێم لە ڕووی ئەدا یاریکردنیشەوە لە ماوەی نەوە خولەکە توان بڵێم زیاتر ئێمە مەترسیمان دروستەکرد لەسەر گۆڵی ئەوان. یعنی ئاسێکی باشان پێشکرد جیاواز لەگەڵ یاریەکانی تر وەکو ئەدایکی باشان پێشکرد، بەڵام هەندێک فەرسە بوو نەمانتوانین ئەو فەرسانە ئیستیغلالکەین بۆ یاریەکانی دابێ ئیشاڵە ئیشی لەسەر دەکەین و ئیشاڵە ئاستی باشی پێشکەش دەکەین و سەرکەوتن بەدەستدەین ئیشاڵە. هیدایەتیش ئاماژەم بۆدا، یعنی ئەو یاریمان جیاواز بوو لە ڕووی ستایلی یاریکردن و ئەوان هەر ڕاهێنەرێک و ستایلێکی خۆشی هەیە، ینی کاپتنی ستایلێکی خۆشە بوو ئەو ڕاهێنەرە هاتووە ستایلێک دەکاتن ئێمە دەبێت لەگەڵ ئەو ڕاهێنەر لەسەر ئەو ستایلە بڕۆن بەردەوامی لەگەڵ ستایلە بۆی سەرکەوتن بەدەستبێنی. بۆ بەرامبەربوونە یانەی نەورۆز خاوەنی 3 خاڵە و لە پلەی 8ەمی ڕیزبەندیدایە و هەولێریش پلەیەک لە پێشترە بە کۆکردنەوەی 4 خاڵ. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلەیمانی.